باشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیانی خۆی چۆن بووە بەڕێزان، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو هەموو ماندووبوون و ڕەنج و ئەوەی کە کێشاوێتی چۆن ژیاوە خۆی. کەسێک بۆ ئەگەری توانی زۆر دەوڵەمەند بێ، بەڵام کە ئەچیتەوە سەر ژیانی ئەبینی کێ لە ئێمە ئەمڕۆ زۆر فەقیرە، کێ لە ئێمە ئەمڕۆ زۆر نەدارە. ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو ماڵی موسڵمانێک لەمڕۆ هەتا قیامەت نەدارتر بووە، بێدەرامەتتر بووە کە مردووە پێغەمبەری خوا بە قەرزاری مردووە صلی الله عليه وسلم. ئەو قەڵغانەی کە شەڕی پێکردووە داوێتی بە یەهودیەک 20 صاع یعنی 80 مشتی ئاوا جۆی پێداوە. کابرای یەهودی داوێتی بە پێغەمبەری خوا بە قەرز، پارەی نەبووە قەرزەکەی بداتێ، وتوێتی با ئەم قەڵغانە لات بێ، ئەگەر مردم نەمبوو قەڵغانەکە بفرۆشە، کە مردووە قەڵغانەکە لای کابرای یەهودی بوو، نەیبوو پارەکە بیدا. حەزرەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ عروەی خوشکەزای لێی ئەپرسێ، ئەڵێ ژیانتان چۆن بوو لە ماڵەکانی پێغەمبەرە؟ ئەفەرمێ والله يا ابن أختي، ئەڵێ ئەی خوشکەزاکەم، حەزرەتی عایشە سوێنە خوا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەفەرمێ إنا كنا لننظر إلى الهلال ثم الهلال ثم الهلال حتى تمر شهرين. ئەفەرمێ والله ئێمە مانگێک ئەهات، دوای ئەو مانگێکی ترمان ئەبینی، دوای ئەو مانگێکی تر ئەبینی 3 أهلة. ئەفەرمێ 3 مانگمان ئەبینی في شهرين، لە 2 مانگە، یعنی ئەم 3 مانگە کە تێپەڕی 2 مانگ تەواو بوو، واسەری مانگی سێیەمە، ئەو مانگی سێیەممان بینی. ئەفەرمێ وما أوقدت في بيت من أبيات رسول الله نار. ئەفەرمێ لە یەک ماڵ لە ماڵەکانی ئەوە کە نۆ خێزانی هەبوو ئاگر نەکراوەتەوە. ئەفەرمێ ئەی چیتانە خوارد؟ ئەفەرمێ إنما كان طعامنا الأسودان، بەس ئاو و خورما. دەین تەسەوور کە ئەم ذاتە ئەو هەموو ئەرک و بارە قورسەی لەسەر بووە، ئەو هەموو ڕەنج و ماندووبوونەی لەسەر بووە بە ئاو و خورما دینی گەیاندۆتە ئێمە بەڕێزان. 3 مانگ لەسەر یەک، 2 مانگی کامل، مانگی سێمیش بێت ئاگر لە ماڵتان نەکرێتەوە. کێ هەیە لە ئێمە ئەو نەدارا بێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا ژیاوە. سەحابا گێڕنەوە فەرموون جارێکیان حەزرەتی ئەبوبەکر فەرمێ لە گەرمای نیوەڕۆ بە قرچەقرچی گەرما چوومە دەرەوە، لە برسا هیچ نەبوو لە ماڵەکەمە. ئەمە کێ؟ ئەمە وەزیری یەکەمی پێغەمبەرە. ئەفەرمێ عومەرم بینی، وتم ئەی عومەر بەم گەرمایە چیەکەی لە دەرەوە؟ وتی بەخوا لە برسا هاتوومەتە دەرەوە، ماڵەوە هیچی لێ نەبوو. ئەڵێ تۆزێک ڕۆشتین پێغەمبەری خواشمان لە دەرەوە بینی، وتمان چیەکەی لە دەرەوە؟ وتی ئێوە چیەکەن لە دەرەوە بەم گەرمایە؟ وتمان برسێتی. وتی والله ما أخرجني إلا الذي أخرجكما، تی قەسەم بەخوا ئەوەی ئێوەی لە ماڵ هێناوەتە دەرەوە ئەوەش منی لە ماڵ هێناوەتە دەرەوە، لە برسا هاتوومەتە دەرەوە. یعنی تەسەوور کە ئەمە 3 کەسی یەکەمی ئەو دەوڵەتەن، لەو دەوڵەتەن لەمانە دەسەڵاتدر و باڵادەستتر و دەستڕۆیشت و دەمڕۆیشتووی تیان نییە، هەر سێکیان لە برسا لە ماڵەکانیان دێنە دەرەوە بە گەرمای نیوەڕۆ بە چلەی هاوین. کەواتە بۆ پێغەمبەری خوا ئەم ماندووبوونەی کرد بەڕێزان، بۆ دنیا کردی، بۆ پارە و سەروەت و سامان کردی بە دڵنیاییەوە نە. حەزرەتی عایشە ئەفەرمێ قەسەم بەخوا لەو کاتەی کە چووینە مەدینە، ئەفەرمێ قەت خێزانەکانی پێغەمبەر 3 ڕۆژ تێرسکی خۆیان نانی گەنمیان نەخواردووە، کە 10 ساڵ لە مەدینە بوون هەتا وەفاتی کرد. ئەفەرمێ 3 ڕۆژ لەسەر یەک نانی گەنممان نەبووە بیخۆین، تێر نانی گەنممان نەخواردووە. سەحابەیەک گەڕێتەوە فەرمێ جارێکیان لە خزمەت عەبدوڕەحمانی کوڕی عەوفا بووین. عەبدوڕەحمانی کوڕی عەوف تاجر بووە، ئینسانێکی دەسەڵاتدار بووە. ئەفەرمێ دعوەتی کردین وتی با بچینە ماڵی ئێمە ئەم نیوەڕۆیە من لە خزمەتتان نابم. ئەفەرمێ چوین نانیان بۆ هێناین، ئەفەرمێ کانیانیان بۆ هێناین، سینیەکیان هێنا نان و گۆشتی لەسەر بوو. ئەفەرمێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە بینی نانەکەی پێ نەخورا، دەستی کرد بە گریان. ئەڵێ کە دەستی کرد بە گریان وتمان بۆ ئەگری؟ یعنی ئەی عەبدوڕەحمان چییە یا ئەبا محەممەد بۆ ئەگری ما یبکیک؟ ئەڵێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف وتی هەلەکە رەسوول الله صلی الله عليه وسلم ولم يشبع هو ولا أهله من خبز الشعير. هەتێوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا مردیش نەخۆی نەخێزانەکانی تێرسکی خۆیان نانی جویان نەخوارد. ئێمە ئێستا دانیشین ئەمە بخۆین. ئەفەرمێ وتی فلا أرانا أخرنا لما هو خير منا. وتی والله هەست ناکەم مانی ئێمە دوای پێغەمبەری خوا خەیر بێ بۆمان کە ئاوا دنیا بەڕوومانە بکرێتەوە. هەستەکەم ئەمە نیعمەت نییە، ئەگەر نیعمەت بوایە پێغەمبەری خوا ئەیبوو. ئەڵێ دەستی کرد بە گریان نانەکەی پێ نەخورا. عەبدوڕەحمانی کوڕی عەوف لەگەڵ ئەوەی بەڕێزان کە ئەم زاتە ئەو نە فەقیر بووە، بزانن چەند سەخی و بەخشندە بووە، یعنی ئینسانێ خۆی نەبووە، بەڵام نەبوونیەکەی هی ئەوە نییە کە ناتوانێ بیبێ، ئەیتوانی داوا لە خوا بکە هەموو شاخەکانی مەککە و مەدینە و شیوەکانی بۆ بکا بە ئاڵتون. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عەلەیه دایمە دوعایەکرد ئەی اللهم ئەحینی مسکینن، ئەی خوایە بە فەقیری بمژیێنە.
وأمتني مسكينا خوايا بفقيريش بمرم واحشرني في زمرة المساكين خوايا لقل فقيرانش حشرم كي لقيامتا أما سر كرده برزان أما بياوكا إنسان شانازي بميجويو بكا شانازي بكين بويكا كهنگاوكاني أم ذات عال أقرينوا كمان دوبونكي بو أو نبو لبري رنجي خوايا بحسيته دنيا داري بكا لا ما دوبونكي بو قيامت ما دوبونكي لبيناو إيمدا لبيناو برجواندي أو دين بإيما بكا كباسي كرم وجود سخائي أم بياوا أكري بياوك بوا لبخشيني شابيوي نبو لقل أويا هرچی پارەی هاتووە دەست تەوزیعی کردو بەسەر سەحابەکانیان هەرچی دەست کەوتووە بەخشیوێتی بە خەڵکە سەفوانی کوڕی ئومەیە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان ئەوەندەی پارە دامێ ئەوەندەی بەخشش لەگەڵ کردم زۆر ڕقم لێی بوو ئەوەندەی دامێ لە هەموو کەسم خۆشترە ویست هەر شتێک کە ئاهاتە دەستی دەوڵەتی ئیسلامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەوزیعی ئەکرد بەسەریانە جارێکیان کابرایەک باسي پیغمبري خواك أنس كري مالك أفرمي ما سئل النبي صلى الله عليه وسلم على الإسلام شيئا إلا أعطاه أفرمي هر كسيك بو أوي كمسلمان بداوش تكي لبيغمبري كردا صلى الله عليه وسلم بيغمبري خوا إلا أيدا حتى شاعرك كوصف أخلاقي أكا أفرمي ما قال لا إلا في تشهده لولا التشهد لكان لاؤه نعم أفرمي لحياتي لا نأبسر زماني أنا آتو أقل مقر لكلمين شهادة كلا إله إلا الله أقل لا إله إلا الله نبوايا أو إيش هنو النعم نيولا أقل كلمي توحيد نبوايا ما قال لا إلا في تشهده لولا التشهد لكان لاؤه نعم أو نا إنسانك بخشن دبوا أبو هريرة باسي أكا أفرمي جاني كان زورم برسيبو هيش نبو بيخوم أفرمي نيجمان كل مزجوت كهات مدروا شو مسري أبو بكر وتم أي أبو بكر رضا ورحمة إخوان اللي بيوتم أو آيات أبي تفسيري شيبه على هيك يشم بتفسيري آيات كان أبو معناه كشي مزاني أميس خلكم كابن باتمالوا ولاني وري باب شيء مالوا على أبو بكر تفسيري آيات كي بيوتم نيجوا بابرين مالوا على خوم داقر لعمر وتم بخوان يسا عمريا على عمر هات وتم أي عمر تفسيري أم آيات أبي شيبه شوني لي حال يبي على وش تفسيري آيات كي بيوتم خلكينا كردم نيوت بابرينوا على كيما بيغمري خواما صلى الله عليه وسلم كاتدر ولا مزقوتك على السلام عليك كردم فرمي كيف حالك يا أبا هر وتي شونيت على منوش باشم الحمد لله على هستيكش لوي كلا نبوني على مقرمايا وسطاهم على قلت ور بابرينوا بمالي خوما على زورم بيخوشمو على كشو مولا قال يا ابو مالوا بيغمري خوا صلى الله عليه وسلم قابيك دان رابو شيري تيابو وتي ام شيرمان لكيبو شكو بيغمبري اخوان نمري هي ونمالات ونوشت هيك هينيا وتي ام شيرمان لكيبو فزانكي وتي اما فلان كز بدياري بو هناوي اي بيغمبري اخوا صلى الله عليه وسلم على بيغمبري اخوا صلى الله عليه وسلم فرمي ورجوره ابو هريره فرمي شو مجوره باشان بيغمبري اخوا صلى الله عليه وسلم فرمي الحق الى اهل الصفه فادعوهم لي على قلت بربو مزقوت مجموعات هبون لمزقوت أهل الصفيان بيوتراوا أما نهر عبادتيان كردوا كإما سألين أهل تصوف هندي قالن لو ورجيراوا بيغمبري خوا فرمي برو أهل صفن بو بانكا على منيش بيم سير بو وتم بوشي أي بيغمبري خوا بانيان كم فرمي بابن ليرا نام بخون لقلمانا إيه على منيش لناخي للي خو ما وتم كاكا من برسيمو أو شيرش قابيك أو هربشي منو خويك أنا يري بشوين أهل صفيان أهل صفة بنجاش شخص كسبين إنسان بتشيبه منو خويا مينتوا على بيغمبري خوا صلى الله عليه وسلم منيش ناتوانا مناقشة كم بلام ناتشم يا باخو ما نانا كمان خوين دواي أشم بشويني أوا على بناشاري بس كي برسي شون بشويني أنا شون باهم كرني تمر بيغمبري خوا صلى الله عليه وسلم دعوتنا كأفرمي هاتن أفرمي هاتن الشيركي دابا من وتي أي أبو هريرة بيان دري بابي خونوا طبعا ما يكل معجزاتي أم ذات أفرمي الشيرك أم دا يكبيك شيركيان خواردوا حتى هميان تير شيريان خوارد على أوجه شيركة كطوابو أهل صفة خوارديان بيغمبري خوا سيديكي كردم زردخانية قرتي قلتي لم يبقى إلا أنا وأنت قلتي كسنا ما وخوم وخونا بشيركة بخوين على شيركة هرتيا ما أبو هريرة أفرمي رضا ورحمة إخوائي لبين على منيش يتر طبعا شرمك أبو بيغمبري خوا شيركة بدره على بيغمبري خوا صلى الله عليه وسلم شيركة داية دزمن فرمي اشرب قلتي إن جاتو شيركة بخوا على خواردم كدمم ليه قرتوا فرمي اشرب فرمي زاتر بخوا
ئەفەرمێ سرم پێوە نایەوە زۆر برسی بۆ دیارە، ئەڵێ خواردم شیرەکەم خوارد. ئەفەرمێ دوای وتی ئیشرب، فەرمی هەر بیخۆ. ئەڵێ جاوتم والله لا أجد له مسلكا يا رسول الله، وتی بەخوا تەواو جێ نەماتێکم پڕ بوو. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو جا خۆی لە شیرەکەی خوارد. یعنی کابرایەک ئەم کەرەمەی هەیە لە ماڵەکەی خۆیان قاپێ شیر شک بەرێ ئەنێرێ بە شوێن خەڵکە، لەگەڵ ئەوەی خۆی محتاجە، خۆی احتیاجە، بەڵام ئەم ئەخلاق و کەرەمەیشی هەیە لەگەڵ خەڵک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لەگەڵ ئەم ڕێز و حورمەتە بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەوڵەتی هەبووە، ئەگەر بمانەوێ سەیری ئەخلاقی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم چەند متواضع بووە. سەحابە فەرمون کە ئەهاتە مەجلیسێکەوە فەرمووی لێ نەئەکرا بۆ سەروی مەجلیسەکە قەت، ئەفەرمێ كان يجلس حيث ينتهي به المجلس، مەجلیسەکە کە دانیشتبوون ئەخیر کەس لە کوێ دانیشتو ئەچوو لە خوار ئەوە دانیشت. بە سەحابەکانیشی دایمە ئەفەرموو من سره أن يتمثل له الرجال قياما فليتبوق مقعده من النار. هەر کەسێ پێی خۆش بوو خەڵک لە بەری هەڵسێ، خەڵک دەستە و نەزەر لە حزوریا بوەسێ، باجێی خۆی لە ئاگرا خۆشکە. لەبەرەوە سەحابە فەرمون لە دەم و چاویە ئەمان خوێنەوە کە پێی ناخۆشە لە بەری هەڵچین. ئەفەرمێ کە ئاهاتە مەجلیسەکەەوە سەلامی ئەکرد لە خواری مەجلیسەکەەوە لە کوێ جێی بوایەتەوە دائەنیشت. بەڕێزان ئەمە ئەخلاقی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. سەیری ئەم تەواضوعەکە سەحابە ئەگەرنەوە لێی ئەفەرمون کابرایەک ڕۆژێک هاتە خزمەتی بیستەبووی ئەمە محەممەدە و پێغەمبەرە و ئەمە دەوڵەتی هەیە و ئەمە دنیایە چەکدار و سەرباز و ئەوەی هەیە و ئەمە هەر ئەمرێک دەرکا کەس لە ذاتیان ناڵێنە. ئەڵێ کابرا کە هاتە خزمەتی ویستی قسەکە دەسی لەرزی. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرمووت هەون عەلەیک، فەرمووی لەسەر خۆ بە ئینی لەست بمەلیک، وتی من پادشا نیم. ئەنە ابن امرأة كانت تأكل القديد، وتی من کوڕی بێوە ژنێک بووم گۆشتی وشکەوە بووی بەرخۆری ئەخوارد، لەسەر خۆ بە مەترسە طبیعی بە لەگەڵم. يعني ئاوا خۆی بە خەڵک ناساندووە. ئەم ئەخلاق و تەواضوعی هەبووە لەگەڵ خەڵک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حەزرەتی عائشە باسی ئەکا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر لە ماڵا بوایە چی ئەکرد لە ماڵا؟ ئەفەرمێ كان في خدمة أهله، ئەفەرمێ خزمەتی ماڵ و مناڵەکەی ئەکرد لە ماڵەکەی خۆیان. ئەڵێ وتمان بەچیەوە خەریکە بوو؟ ئەڵێ كان يخيط ثوبه، جلەکانی ئەگەر دراویەکی هەبوایە قۆبچەیەک دووری نەبووی ببوایە دا ئەنیش دەرزی و دەزویە هێنا خۆی ئەیدوریەوە جلەکانی خۆی پینە ئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ويخسف نعله، ئەفەرمێ نعلەکانی پینە ئەکرد وكان يعمل ما يعمل الرجال في بيوتهم. ئەو ئیشانی کە پیاو لە ماڵی خۆیانە ئەیکن بەردەستی ئەوانیشی ئەکرد. سەحابە فەرموون ئەچوو پێغەمبەری خوا جاری وا هەبوو مەڕی ئەدۆشی. ئەوەندە متەواضع بووە. کێ لە ئێمە ئەمە ئەکا بەڕێزان یعنی کەس لە ئێمە غیرەتی ئەو قبوڵەکە ئێوارە ئەگەر قۆبچەیەکی کراسەکەی کەوتە بێ بڵاو دەرزی و دەزووەم بێ دەبی دوورمەوە قەت نە، خۆیمە لە پێغەمبەری خوا زیاتر نین. حەزرەتی عائشە کە وەصفی ئەخلاقی ئەکا صلی الله عليه وسلم ئەفەرمێ قەت ڕۆژێک لە ڕۆژان خواردنێک نەبووە لە ماڵا ما عاب طعاما قەت. تۆ تەسەوور کە نۆ خێزانت هەبێ هەر یەکەو بە میزاجێک خواردن ئامادە ئەکا. خواردنەکانی چی بووە؟ خورما و ئاوە یا نانێکی جۆی وشک بووە. ئەفەرمێ قەت پێغەمبەری خوا عیبی لە خواردنێ نەدۆزیوەتەوە، قەت نەیوتوە بۆ ئەوەمان نییە، قەت نەیوتوە ئەم خواردنە بۆ سوێرە، قەت نەیوتوە ئەمە بۆ وشکە. یعنی تۆ تەسەوور کە ئەم ئەخلاقە تۆ نۆ خێزانت هەبێ ئەفەرمێ قەت عیبی لە خواردن نەدۆزیوەتەوە. بەڕێزان قەت عیبی لە خواردن نەدۆزیوەتەوە. ئەفەرمێ ئەگەر خواردنەکەی بەدڵ بوایە ئەی خوارد، بەدڵی نەبوایە ئەچۆ دواوە ئەمانوو بخۆی و ناخۆم تاو نەیەوە وەڵا سوێرە وەڵا شیرینە وەڵا ئەوە عیبی نەبوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عیبی لە خواردن نەدۆزیوەتەوە.